ماوەی زیاتر لە 6 ساڵە موچەی چاودێری خێزان لەلایەن حکوومەتەوە بە پاساوی قەیرانی دارایی براوە. موچەیەکی کەمی ئەو چینەی کە تەنها سەرچاوەی دەرامەت و خێزانەکانیان ئەو موچەکەمە بوو، چونکە زۆربیان ئیشکەریان نییە و پشت بەو موچەیە دەبەستن. ئەوان داواکارن کار بکرێت بۆ گەڕانەوەی ئەو موچەیە کە مافی خۆیانە و حزبەکانی پێگهێنەری دەسەڵات لێیان زەوت کردوون. هیچ بژێکی داراییم نییە. ئەم موچەی چاودێری کۆمەڵایەتیان بۆ کردوین تا ئێستا بەداخەوە بۆمان نهاتوێتەوە. دا لە حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێمی عێراقەکەین، حکوومەتی عێراقیەکەین ئەم موچەیەمان بۆ دابین بکەن و زۆر سپاسیانەکەین. وەڵڵاهی هەتا بڵێم هیچ بژێیەکمان نییە، هەتا سەرێسقان پێویستمان بە موچەیە هەیە. ئەگەر ئەو موچەیە هەبێ بۆ ئێمە باشە، ئەگەر نەشبێ وەڵی زۆر ناوی نووسی و هیچشمان ناومان نەهاتوێتەوە و پێویستیشمان پێیەتی، هیچ بژێیەکمان نییە. بەپێی ئامارە نافەرمیەکان لە هەرێمی کوردستان زیاتر لە 100,000 خێزان لە خوار هێڵی هەژاریەوەن. ڕێژەی ژنانی بێهاوسەریش لە بەرزبوونەوەی بەردەوامدایە. زۆر بەشیان دۆخی داراییان خراپە و جگە لە موچەی چاودێری خێزان هیچ سەرچاوەیەکی دیکەی بژێویان نییە. ئەندامێکی پارلەمانی کوردستان دەڵێت لەسەر ئەو بابەتەوەکو فراکسیۆنی کۆمەڵ سەرقاڵی داڕشتنی یاسایەکن بۆ گەڕانەوەی موچەی ئەو چینە و لە دوای هەڵبژاردن کاری لەسەر دەکەن، چونکەوە مافێکی سەرەتایی ئەو خێزانانەیە و پێویستە بگەڕێنرێتەوە. بەداخەوە لە کوردستان من ئێستا ئەژمارم تەخمینم کردووە، هەڵسەنگاندم بۆ کردووە نزیکەی 100,000 خێزان کە ئەگەر بە ژمارەی خێزانی معدەلی هەر خێزانێک 5 سابکەین نزیکەی 500,000 هاوڵاتی لە خوار هێڵی هەژاریەوەن، واتە پێداویستی سەرەکی ڕۆژانەی ژیانیان بۆ دەستەبەر نابێت، هیچ سەرچاوێکی داهاتیان نییە. تەنانەت حکوومەتی هەرێم لەو بڕە پارانەی کە لە بەغدا وەریانەگرێ پشکی هەژارەکانی تایە، واتە من بە دوواداچوونم بۆ کردووە لە 2020 396 ملیار دیناریان وەرگرتەوە بۆ کەمەندامان و هەژارەکان، تەنها 100 ملیاریان دابەش کردووە. ئێمە لە فراکسیۆنی کۆمەڵیش سەرقاڵی ئامادەکردنی پرۆژە یاسایەکین بۆی پێشکەش بە پەرلەمانی بکەین بۆی حکوومەت پابندکە بە پڕەپارەیەک بۆ هەژارەکان، چونکە هەژارێک کە هیچ سەرچاوێکی داهاتی نییە نابێ بخرێتە بەردەم دڕقی ژیان و ئەگەر و نەگەری بوونی خێر و سەدەقەی دەوڵەمەند و خەڵکانی خێرخواز. بە پێی ئامارەکان ڕێژەی هەژاری و بێکاری بەردەوام لە هەڵکشاندایە، بە جۆرێک لە هەرێمی کوردستان بێکاری سەدادەی تێپەڕاندووە. بە پێی ئامارێک لە ساڵی 2020 ڕێژەی هەژاری لە عێراقدا گەیشتووەتە 125 و زیاتر لە 10 ملیۆن کەس لە ژێر هێڵی هەژاریەوەن و ئەوانە موچەیان نییە، یاخود موچەیان لە خوار 500,000 دینارەوەیە. بۆ کۆتایی 6 مانگی ئەم ساڵیش ئاماری بێکاری و هەژاری لە عێراق بۆ 134 بەرز بووەتەوە.